بینەران و بێسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی ئیسلامانی لە هەر شوێنێک بینەری ئێمە سڵاوتان لەبێوم کاتتان باش پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک هەڕڵکورد ساڵحمان کردووە کە بەڕێزیان ئەکتەر و دەرهێنەری سینەماین قسە و باسەکەین لەسەر گرنگی بەشداری فیلمی کوردی لە فیستیڤاڵە ناوخۆی و دەرەکیەکانەکەین ئەوەشمان بیر نەچێت کە ئەم پرۆگرامە بە سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرەداین پێشکەش دەکرێت. کاک هەڵکورد بەخێربەی. زۆر سپاس. سپاس بۆ تۆش بەخێربەی سەر و سەرچاو. کاک هەڵکورد سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ یەکەم بزانم ئێمە هەمیشە کاک هەڵکوردمان وەکو ئەکتەر ناسیوە ئەو کەسانی کە لە وەسەتەکە کارەکەن بەتایبەت لە کارە هونەریەکانە زیاتر کاک هەڵکوردیان وەکو دەرهێنەرێکی سینەمایی ناسیوە. بزان بۆچی لە کاری نواندن دوورکەوتیتەوە زیاتر خۆت سەرقاڵ کردو بە کاری دەرهێنانەوە؟ سەرەتا زۆر سپاس بۆ تەلەڤیزیۆنی سلێمانی، سپاس بۆ جەنابەت. من هەڵبەت لە کاری نواندن دوور نەکەوتومەتەوە وەکو بە تەواوەتی وازم لە کاری نواندن هێنابێ، بەڵام مەودایەک دروست بووە لە نێوانی من و نواندنە ئێستا بە حکمی ئەوەی کە هەموو ئیشانی کە لەم چەند ساڵەی ئەخیرا کراون ناڵێم بە کۆی گشتی هەموو کارەکان کاری باش نەبوون، کاری باش شانتیا بوو، بەڵام بەڕاستی لەسەر وەختێکام ئیتر پێویستم بەوە هەیە کە ئەگەر کارێک زۆر زۆر باش نەبێ و بە تەواوەتی پەنجەی نەخەمە سەر بۆ ئیشکردن کاری تێدا نەکەم. تەنیا دوورکەوتنەوەی من لە نواندنە وازهێنان نییە، ئەگەر کارێکی باش بێتە بەردەستم ئیمکان نییە لەوەی کە کار نەکەم لە نواندنە، چونکە بەڕاستی من هەر لە سەرەتای دەستپێکی ژیانی هونەریمەوە لە سەرەتاکانی ساڵی 89 بۆ 90 بە شانۆ دەسم پێ کرد، بە کاری نواندن دەسم پێ کرد. دوا بە دوای ئەوە لە دوای نەوەتەکان کە ئیتر قاڵ بووم و جۆرێک لە معریفەی شانۆم بۆ خۆم دروست کرد و چوومەنەوە ئەو دنیایی کە شانۆ و هەموو مەدارسانی کە قوتابخانەی کە شانۆیان تیادا کرا و هەموو مەدرسانی کە شانۆی تیا کۆکراوەتەوە. شارەزایشی خۆم شارەزا کرد، خۆم تیا قاڵ کردەوە و وردە وردە هاتمە ناو دنیای شانۆ بە تەواوەتی کە فترێکی زەمەنی بە تەواوەتی دابڕابووم لە هەموو شتێک لە کاری ڕۆژانە تەنیا کاری شانۆمانە کرد. هەڵبەدە و سەردەمە سەردەمی دەروێژگەرایی بوو بە سەردەمێک کە خۆمان هەموو شتێکی خۆم شانۆکەمان دابی نەکرد، کەس سەپۆرتی شەکانی ناکردین بۆ شێوازی کە چۆنەڵەم دەروێژگەرایی خۆمان هەمومان. دوای ئەوە تەحویل بوونێک لە دوای کارە شانۆیەکان هاتە پێشەوە و بەرە و درامای تەلەڤیزیۆنی چەند درامایش تەلەڤیزیۆنی کارم کرد وەک ئاکتەر تا ئێستاش لەم چەند ساڵەی ئەخیر ساپار ناپێرار پرۆژەی درامایش تەلەڤیزیۆنی هاتە بەردەستم کە هیچێک لە دەرێنەرەکان دراماکە بە ئەنجامیش گەشت و بەڵام پێم خۆش نییە ناوی بێرم لەبەرەوەی کە خۆم کارم تێدا نەکرد، لەبەرەوەی کە خوا نەکردە هاوڕێکەم ئاستی ئەوەی نەبوو بێ بتوانێت کاری دەرێنان بۆ درامایش تەلەڤیزیۆنی بکانە، بەڵام بەڕاستی تۆزێک لەسەر دەقەکە قسەم هەبوو، بۆیە ئەمەیە هۆکاری دوورکەوتنەوەم لە کاری نواندن. حەزەکەی دەقەکان زیاتر کوردی بن کاک هەڵکورد، ئەو کارانی کاری تیاکەیت بە تایبەت؟ من لە ژینگەی کوردی ئاژیم، لە کەڵچەری کللتوری کوردی ئاژیم. بەڕاستی ئەگەر بشمەوێت کللتور و ئەم ژینگە کوردیە بە دنیا بناسیێنم، بە کۆمەڵگەی کوردی بناسیێنمە بێ لە کاری کوردیە کار بکەم. بەڕاستی بەر لە هەر شتێک من دیویشی نەتەوەی لە وجود و لە ڕۆحما هەیە، ئەم دیوە نەتەوەیەی خۆم بە هەموو دنیا نافرۆشم. بەشانەزیابەتێکیت بزانم کاک هەڵکورد ماوەیەکیش وەکو ڕاگەاندن کارتە کرد، بەرنامی زۆر جوانت هەبوو بە تایبەتەوەی کە لەگەڵ هونەرمەندەکانە لە کەناڵی زاگرۆس پەخشەکرا. بزانم لە کاری ڕاگەاندنیش دوورکەوتیتەوە، ئەوە هۆکار چیە؟ بەرنامی تازەت نییە بە شێوازێکی تازەتر دەربکەویتەوە؟ لە ساڵی 2007 لەگەڵ دەستپێکی تەلەڤیزیۆنکردنەوەی کەناڵی ئاسمانی زاگرۆس من یەکێک بووم لە کادرەکان کە دەستم کرد بە دروستکردنی بەرنامە لەوێ. هەڵبەت بە بەرنامەی یەکەم بەرنامەیەک بوو دژ بە یەک بوو، هەڵبەت ناوی بەرنامەکەم بیر نەماوە، بەرحاڵ بەرنامەی ئاڕاستە
یەکێک لەو بەرنامانە بوو کە دەستم پێ کرد دوای بە دوای ئەوە تاوەکو ساڵی 2015 بۆ 16 من لەو کەناڵە کە بە کەناڵی دایکی خۆم ێزانم بە کەناڵی ئەوە ێزانم کە ئێستش بڵشی خۆمە خۆم بە کادری و کەناڵە ئازانم بەڕاستی بۆ لەبەرەوەی کە کۆمەڵی ئەزمموی زۆر جوان لەو کەناڵەیە بۆ من چێ بوو چەند بەرنمەیەکم کە دەتوانم بڵم بکۆی هەموو بەرنمەکانم لە کەناڵی ئاسمانی زاگرۆس ئەتوانم بڵم زیاتر لە 250 بۆ 260 بەرنمەی ئەرشیفی مەسە لەو کەناڵە هەیە تەنیا لە بەرنمەی ڕوونتر کە بەرنمەیەکی هوەری بوو دوا بە دوای ئەوەی کە کەناڵی ئاسمانی زاگرۆس تەحویل بوو بۆ کەناڵێکی عەرەبی بەڕاستی منیش جۆرێک لە دابڕان دروست بوو لە نێوانی من و ئیعلامی شامن و ڕاگەیاندنا بۆیە تۆزێک لەویش دوور کەوتمە و ئیتر بەڕاستی تەرکیزم چووە سەر ئەوەی کە کاری سینەمایی بکەم هەڵبەت دوا بە دوای ئەوانی کە لێ وازمێنە فیلمێکم کرده بوو پێشتر بە ناوی نامە ئەو کات لە بزافی ڕۆشنبیری سلێمانی بووم وەزارەتی ڕۆشنبیری فستیڤاڵێکی ئەنجامدا لە ڕانیە بە ناوی گوڵەمەی خەک یەکەم فیلمم لێ بەرهەمێنە بە ناوی نامە لەو فستیڤاڵە دوا بە دوای ئەوەی تر لە 2016 فیلمی دووەمم کرد بە ناوی سپلیت کاگەنسی حەمەکاکە یەکێک لە ئاکتەرە زۆر باشەکانی کوردستان مامۆسامانە ڕێز و حورمەت و تایبەتم هەیە لێرەوە بۆ مامۆسا یونس ئەو کاری نواندنیە کرد لەو فیلمەیە دوای بە دوای ئەوە فیلمەکانی ترم ئەنجام گەیاند. زۆر باش سەرکەوتوو بزانم بۆ ئەم ساڵ کاری نوێت چییە گەر هەڵەنم فیلمێکی سیمایی دۆکۆمنتەریە کە لەسەر ژیانی باوکت کردوتە پێم خۆش بزانم ناوەکەی سروودی ژێر داربەڕوەکان بزانم ئەم ناوت بۆچی لێن ناوە؟ سروودی ژێر داربەڕوەکان یەکێک بوو لەو خولیایانم کە بەردەوام بیرم لێ کردەوە تا باوکم لە ژیانە ماوە کارێکی بۆ بکەم سوپاس دەکەم لێرەوە دەستی باوکم ماچەکەم هیوای تەمەند درێژی بۆ خوازم باوکم پیاوێک بووە کە لە دیدی منەوە ڕەنگە کە ئێستا گەشتومەتە مەرحەلەی قۆناغی کامەڵبوونی بیرکردنەوە لەوەی کە باوک چەندمانوە بێ لەگەڵ مناڵەکانیە تێگەشتم لەوەی کە باوکم چەند ماندووە باوکم چەند ماندووە نەک لەگەڵ تەنها مناڵەکانیە باوکم لەگەڵ نەتەوەکەی ماندوو بوو باوکم پیاوێک بووە بە هەموو تەمەنی ڕۆژێک لە ڕۆژان پشتی نەکردنەتەوەکی ئەمە یەکێکە لەو وەرەسانی کە شتە وەرەسی کە بۆ منی بەجێهێشتووە ئەو ڕۆحانەتەوەی کە لە منیشا تەوزیف بووە بەڕاستی بیرم لەوە کردەوە کە فیلمێک دروست کەم لەسەر ژیانی باوکم ئەی لەسەر چه ژیانێکی باوکم دروستی کەم دیوە کۆمەڵایەتیەکەی دیوە سیاسیەکەی دیوە نەتەوەیەکەی دیوە شۆڕژگەڕیەکەی یەک دنیا دی و هەرچەند ئەم هێنا و ئەم برد زۆر دیوی هەبوو کە ئیشی لەسەر بکەم بەڵام لە کۆتاییە گەشتمە ئەوەی کە چیرۆکێک لە ژیانی باوکم بێنمە دەرەوە لەسەر ئەم چیرۆکە هێڵێک دروستکەم بۆ فیلمەکەم بەڕاستی سەرەتای دەستپێشی پێشمەرگایەتی باوکمە بێت کە چێتە دەرەوە ڕاستەوە خۆی نێرن بۆ کوشتنی جاشێک ئەما بێتە دەستپێشی چیرۆکی فیلمەکەی من کە ناوم ناوە سروودی ژێر داربەڕوەکان سەرلەبەری ژیانی باوکم بەهۆی ئەم ڕووداوە ئەگۆڕێت دوایەوەی کە ئاچێتە ئەو شوێنە و کە عملیەکەی بۆ بە ئەنجام ناگەێنرێت کەشفە بێ ئەیگرن پاش گرتنی بە ساڵێک حکومێت درێت دوای ئەوە باوکم سەرلەبەری ژیانی گۆڕێ بەرە و نەفی بوون بەرە و جنوب بوو من ئەو کاتە تەمەنم 2 ساڵان بووە کە لە ڕومێسە بووین تەنانەت ئێستەش من محەلی ولادەکەم ڕومێسەیە لە جنوبی عێراق کە نەفیان کردوین بۆ دەرەوە هەموو شتانە لە شەوانی یادەوەری و ئەو شەوچەرانی شەوانە کە لە دەوری یەک کۆ بووینەوە باوکم چیرۆکەکانی خۆی بۆ جێڕاینەوە بۆی جێڕاومەتەوە هەموو ئەمانە لە زەهن و زاکیرەی منە ماوەتەوە ئەم چیرۆکە مەڵ بژارد هەتاوەکۆی کە ناوم نا سروودی ژێر داربەڕوەکان کە وەک پرسیارەکەی جەنابەت سروودی ژێر داربەڕوەکان بۆ بەڕووی یەکێکە لەو ڕووەکانی بێت لەو دارانی کە تەمەنێکی زۆر دوور و درێژی هەیە تەنانەت ڕەگ و ڕیشەی لە ناو خاک و خۆڵی ئەم نیشتیمانەیە هەتا ملیۆنان ساڵی کە بەردەوامە
لا جنوب كنفية بباوكم لا الروميسا تعذيبي شي نفسي أشكنجي شي دروني زور ناخوش يعني أين داري وشك أتشينن حزبي بعسي أو كاتا داري وشك أتشينن بەتەنەکە ئاویان لە شوێنێکی 2 کیلۆمەتر زۆر دوورتر 3 کیلۆمەتر بەتەنەکە ئاویان پێهێناوان بیکەنە ژێر ئەم دارەوەشکانەوە ئێداری وشک زین و نابێتەوە ناڕوێتەوە. من هاتووم ئەمەم تەوزیف کردووە لە ئیشەکەما بەدیوێکی شاعیرانە بەدیوێک کە سینەماییانەیە ئیشێکی لەسەرەکەی لە بەو شێوە سمبۆلیەی کە تۆ شەڕ لەگەڵ ژیانە ئاکەی بۆمانەوە شەڕ لەگەڵ گەڕانەوەی ژیانناکەی بۆ دارێکی وشک دارێکم لە ئیشەکەیە تەوزیف کردووە کە بەردەوام باوکم ئیش لەسەر ئەم داراکە بۆ ڕوانەوەی ئاویات هەموو ئەو هاوڕێیانەی کە یەک لە دەستیایە ڕسمێکی بەم دارەیە هەڵەواسێ ئەبێتە جێنزرگەی جێژوان و هینی باوکم لەگەڵ ئەم دارەیە و هەموو ئەو یادەوەریانەی کە پێشتر لە سەردەمی نەفیبوونیا بووە شوبهاندومە بۆ شێوازە شوبهاندومە. باوکت لە ناو کورتە فیلم لە ناو فیلمەکە ڕۆڵ ئەگێڕێت کورز نەبوو بۆ باوکت ئەنی تەمەنێکی هەیە؟ هەڵبەت سەرەتا باوکم پیاوێکی ڕۆشنبیرە بەر لەوەی کە پێشمەرگەیەکی سادە و ساکار بێت لەگەڵ ئەوەیە کە پێشمەرگەیەکی سادە و ساکاریش بووە خوێندنەوەی هەبووە و کادریشی باشیش بوو بەڕاستی مەرحەلەکانی کەوادری هەمووی بە خۆناغ بڕیوە خوێنەواریش بووە لە پاڵ ئەمەیە تەحەفوزم ناکرد ترسم نەبوو لەوەی کە باوکم نەتوانێت ئاکتێک بکەن ناو فیلمەکەیە یا بە جۆرێک زۆرەکان هەرچەنە ئاکتی باوکم تەمسیل نواندنکردنی باوکم لە ناو فیلمەکەیە نواندنی حیاتی خۆیەتی ژیانی خۆیەتی بۆ ئاسانترە ینی ئێستا باوکم سەرقاڵە بە باخێکی خۆی کە چەندین ساڵە هەیەتی هی باو باپیرانمان بووە ماوەتەوە نەکی ئەم سەردەمە بێ و خوا نەکردە بە گەندەڵی و فەسادی بەدەستمان هێنابێ هی باوکم خۆیەتی مەشغوڵە بۆ باخەیەوە ینی کار لەگەڵ بوو باخەیەکە ژیان لەگەڵ ئەمە ڕۆ ئەم دار و درەختەیەکە فەلسەفەی ئەم ئیشە سرودی ژەردار بەڕۆکان فەلسەفەیەکی قوڵی بەعدێکی جوانی تایە بەڕاستی جوان بۆدە جوانەکەی ئەوەیە کە باوکم کە ئەبێ بە پێشمەرگە هەڵبەت یەشێک لە ئەحزابە کوردیەکانە ینی پێشمەرگەی شۆڕشی ئەیلولە بێ هەڵگری ئەم ئایدیایە ئەبێ بە هەڵگری ئەم ئایدیایەکە بێ بە هەڵگری ئەم ئایدیایە ئەم ئایدیایە فێری کردووە کە ژیان دۆست بێ ئەم ئایدیایە فێری کردووە کە ژینگە دۆست بێ ئەم ئایدیایە فێری کردووە کە ئاژەڵ دۆست بێ ئەم ئایدیایە فێری کردووە کە مامەڵەیەشی باش لەگەڵ هەموو چوار دەورە بکات ئەمەش بەشێکە ئینجازەکە یەگەڕێتەوە بۆ ئایدیایە ئینجازەکەش یەگەڕێتەوە بۆ باوکم کەسێتی باوکم خۆی زۆر باشە تەمەند درێژ بە ئیشەڵڵا بزانم باوکی بەڕێستان کە پێت وت مەسەن پرۆگرامێکی وام هەیە بەرنامەیەکی وام هەیە باوکە لەسەر ژیانی تۆ هەستێکی چۆن بوو پێی خۆش بوو؟ زۆری پێخۆش بوو باوکم تاکە کەسێک بوو کە لە ژیانی منە پشتیوانێکی زۆر گەورەم بووە لە ڕووی معنەویەوە بەڕاستی لە ڕووی معنەویەوە پشتیوانێکی زۆر گەورەم سەرەتاکانی دەستپێکی ژیانم بوو کە چوومەوە بە ماڵەوە پێم وتم مەچم کاری شانووی یەکەم وتی بڕۆ هاوکارتم دوا بەدوای ئەوە من لە ماڵی خۆمانە ژوورێکم تایبەت کردبوو بە خۆم بەس تەنیا خەریکی خوێندنەوە و دراسات بووم سەرای ساڵی نەوەتەکانی تر 91 بە دوای ڕاپەڕین هەموو هاوڕەکانی باوکم کە هاتن بە ماڵمان هەموو جارێک لەگەڵ باوکمە هینیان نەکردیان نەدەم کوڕ جیاوازترە بێ لە کوڕەکانی ترت هەرچەنە جیاوازتریش نیم بەڕاستی کوڕەکانی تریژانی براکانیشم بە هەمان شێوە هەم ڕێچکەیان گرتووە هەم هەریەکە و لە شوێن و مەرتەبەی خۆیە سوپاسیان دەکەمایی بەڕاستیەوەش ئینجازێکی گەورەیەت و هیچ نقطەیەکت نەبێت لەسەر برایەکەت کە بە شێوازێکی خراپ بەلا ڕێیەکە ڕۆشت بێ بەرحەڵ هەموو جارێک ئەویان پێودانوت ئەم کوڕ تایبەتترە بێت لە کوڕەکانی ترە دەرخەریکی خوێندنەوە و ئەوانەیە لەو ڕۆ تویانەکە بڵێن بۆ ئەو سەردەمە لە ساڵانی نەوەکانە بابەتەکان تازە بوون حەسەن بۆ ئەو کاتەش بڵێن هاوڕەکانی باوکت تەمەنێکیان بووە لەوانێ بۆ ئەو شتانیان بەلاوە تازە بوو بێت باوکت هاوکارێکی باشت بووە لەوانێ لەو ڕوانگەوە شوت باوکم هاوکارێکی زۆر باشم بووە بۆیە کاتێکم پێشم پرۆژەیەم فیلمم لەگەڵ تەڕح کرد و باس کرد
زۆری پێخۆش و دڵنیا بوو لەوەی کە ئیشێکی زۆر باشەکەم هەموو کاتێک دڵنیا لەوەی کە ئیشی باشەکەم ئیش خراپ ناکەم نازانم هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە ئەوە متمانەیەکی گەورەیەکە باوکم زۆر خۆشە بەتەکیت لە هەموو شتێک خۆشترە کە دایک و باوک ینی سیقیان پێت بێ متمانیان پێت بێ ینی خۆی یاوەتە دەستۆ من حتما میوەدارم لە ئاستی ئەو متمانەی باوکمان بێتەکیت بزانم فیلمی ئیسرودی ژێردار بەڕوەکان بۆ ئەم ساڵ بەشداری چەند فیستیڤاڵی کردەوە مەبەستم لە ساڵی 2023 کە بەرهەم هاتووە بزانم ساڵ بەشداری چەند فیستیڤاڵی کردووە لە ساڵی نوێیە بەتەکیت چەند فیستیڤاڵێکی نوێش ئەکرێ لێرە بزانم لە بەرنامەتە بەشداری بکە لە فیستیڤاڵانەشە هەڵبەت سرودی ژێردار بەڕوەکان من تازە لە قۆناغی پۆست پرۆدەکشن تەواو بووم هەموو کارەکانی تەواو بوو بە مانگێک بەر لە ئێستا مانگێک کەمتر بەر لە ئێستا دکتۆر ئاوات عوسمان کە هەم هاوڕێی تەمەنمە ئەو لە وڵاتی بەریتانیاژی دکتۆرای لە سینەمایە هەیە سوپاسەوە بە سوپاسێکی زۆرەوە ئاگاداری کردمەوە کە لە وڵاتی مەغریب فستیڤاڵی تەنجە یەکێکە لە فستیڤاڵە نێودەوڵەتیە زۆر باشەکان وتی من خۆم لەوێ داوەرم لە بەشی سەکشنی فیلمی کورت ئەتوانیت فیلمەکەتم بۆ بنێری بینێرم بۆ ئەو سێکشنی کە بەشی دۆکۆمنتەریە لەوێ بە خۆشحاڵی و یەکسەر فیلمەکەم بۆ نارد فیلمەکەم بۆ نارد و هەموو ئەو بایۆگرافی و هەموو شتانی کە پێویست بوو بۆ ناردنی فستیڤاڵێک هەموویان بۆ ناردن و لە دوای 6 ساعاتێک یەکسەر وەڵام درامەوە کە فیلمەکەم وەرگیراوە یەکسەر لە سلێکشن دەرچووە بۆ قۆناغی پەخشکردن و پێشبڕچێ و ینی بچێتە قۆناغی پێشبڕچێەوە لە دەڕۆژ بەر لە ئێستا بوو دەڕۆژ بۆ 12 ڕۆژ هەڵبەت دوو هاوڕێتریشم هەر لە بەریتانیاوە لەگەڵ مامۆستا ئاوات دکتۆر ئاوات کە ئێوە بەڕێکردن سوپاسیانەکان من پێم خۆشە سوپاسێکی تایبەتیان بۆ بنێرم لیناخان لە فستیڤاڵی سلێمانی کاکدانەر عومەر کە بەڕێوەبەری فستیڤاڵی سلێمانی ئێستا لە ژێردەستی خۆیەتی و فستیڤاڵە هەردووچان هەرسیچان ئامادە بوون لە فستیڤاڵەکە بە خۆشحاڵیەوە خەڵاتی باشترین سینەماتۆگرافمان بن لەو فستیڤاڵەیە بەدەستهێنا کە باشترین وێنەگرتنی سینەماییە دووبارە دڵخۆشیێکی ترم هەبوو بۆی کە خەڵاتی باشترین سینەماتۆگرافی کە لەو فستیڤاڵەیە بردوومە بەر کوڕەکەمەکەوێت هۆشمەندی کوڕم کە هۆشمەندی کوڕم وێنەگری ئەو فیلمە بوو ئەوە بە دوو جار خۆشحاڵی هەم جاب دکتۆر ئاوات هەم باوکیش مەناسێ نامەیەکی بۆ ناردی زۆر زۆر خۆشحاڵم بۆی کە هەم لە سێنەوەیە من لەم فیلمەیە ڕفاقەتم هەیە هەم لەگەڵ باوکتانە هەم کە ڕەفیقی عمری خۆمە هاوڕێی تەمەنمە هەم کوڕەکەشم کە قوتابی خۆی بوو لە زانکۆی سلێمانی لەژێر دەستی خۆیان پەروەردە بوو بەڕاستی ئینجازێکی خۆش بوو بۆ من بەڕاستی بەڵام ئێستا من کاری تەوزیعکردنی فیلمەکەم دەست پێ نەکردووە بەڕاستی لەبەرەوەی کە ئەم فیلمە من لەسەر بەرهەم لەسەر گیرفانی خۆم ئینتاجم کردووە ئەم فیلمە بودجێتێکی زۆری خواردووە بەڕاستی لە نەشارمەوە بودجێتێکی بەتەکیت ئەو نەچێتە ئەو کارانە نازانێ هەتا ئێستا سپۆنسەرێک نهاتۆتە ناو فیلمەکەمەوە سەپۆرتێک نەکراوەم لەلایەن هیچ شوێنێکەوە کە معەیەن بێ بە دروستکردنی فیلم بە وەزارەتی ڕۆشنبیری بە هیچ کۆمپانیایەکی کەرتی تایبەتوە ئەمانە نەخێر بۆیە تۆزێک ئابوووریەکە کەس بووە بۆ مەسەلی چکە ناردنی تۆزەکردنی فیلمیش بەڕاستی بودجێتێکی بۆ تەخسیسکەی ئەو بودجێتەم لە بەردەسانیە بەڵام لە سەرەتای ساڵی 2024 ئینشەڵڵا دەستەکەم بە تەوزیعی بۆ هەموو فستیڤاڵەکان باش بزانم تا چەند وەکو هونەرمەندێک وەکو دەرهێنەرێکی سینەمایی ینی پێت باشە گرنگە کە ئەم فیلمە کوردیانە فیلمەکەی بەڕێست و ئەوانی کە لە ئێستاە کار ئەکەن مەسەلەن بەشدار بێت لەو فستیڤاڵە نێودەوڵەتیانە بەتایبەت ئەوانی دەرەوەی وڵات تا چەند گرنگە بۆ ئێمەی کورد بەتایبەت ئەگەر بابەتەکەش زۆر کوردانە بێت زۆر گرنگە پەرۆش خانەزانی بۆ لەبەری کە تۆ ئاڵوگۆڕی کللتوریەکەی فستیڤاڵ خۆی ئامانجی سەرشی ئاڵوگۆڕی کللتوریە تۆ بۆ ئەڵێن فستیڤاڵێکی نێودەوڵەتی هەموو ئەم سینەما زمانێکی جیهانیە و زمانێکیشە زۆر خێرایە بەڕاستی یعنی ئەوەندەی مەسجی سینەما زووتر ئەگات ئەوەندە سیاسیەک ناتوانێت
مەسجەکەی بۆ شێوازە بە زوێ بەتەکید بەدڵنیاییەوە. بۆیە تۆ کە ئاڵوگۆڕی کللتوریەکەی تۆ سیمای نەتەوایەتی خۆت پیشانەی باسی نەتەوەی کوردەکەی. فیلمی کوردی تەنیا ئەوە نییە تۆ لە ڕووی کللتور و لە ڕووی زمانەوە تەنیا فیلمەکەت کوردی بێ نەخێر تۆ بە فۆرمێک دابڕێژیتەوە ئەم فۆرمە تایبەت بێ بە فیلمی کوردی فیلم چۆن بناسرێتەوە کە کوردیە تۆ چۆن فیلمێک ناسیتەوە کە ئەم فیلمە ئێرانیە ئەم فیلمە تورکیە فۆرمیان هەیە ئێمەژە بێ بەڕاستی ئەم فۆرمە بۆ خۆمان داتاشین ئەم فۆرمە بۆ خۆمان دروست بکەین کە چوارچێوەیەک هەبێ فیلمی کوردی پێ بناسرێتەوە. هەموو ئەو فستیڤالانی کە ئەشکرێن هەرچەنە ساڵانێکی کەمە ئێمە هاتوونێتە ناو ئەم دنیای سینەما و کردنەوەی ئەم دەرگایە بە ڕووی سینەماکاری کووردا کە بتوانێت فستیڤالەکان بەشداری بینێت بەشداری بکات هەموو فستیڤالانە ببینێ بەڕاستی بینین ئەو فستیڤالانە بۆ سینەماکار زۆر زۆر گرنگە زۆر ڕاستە لەبەرەوەی کە تۆ عیلاقاتی دروستەکەی خۆناساندنێک دروستەکەی لەگەڵ هەموو ئەو سینەماکارانەی دەرەوەی وڵاتی خۆت ئەوانی چواردەوری وڵاتی خۆت تۆ تعریفێکەکەی بۆ بەسەنەی نەتەوایەتی خۆت هەرچەنە هەموو فیلمانی کە زۆربەی زۆری کراون تا ئێستا لە چوارچێوەی فیلمی کارەساتە بۆ کە ئێمە لە وڵاتانی دەرەوە شمان لەسەر کردو لێن ناوخۆیشمان لەسەر کردو و ڕەوانەمان کردو بۆ فستیڤالانە فیلمی کارەسات هەڵەبجەیە ئەنفا لە هەموو فیلمانێک کە بەسەر جینۆسایدەکان کە بەسەر کووردا هاتووە بەڕاستی بەڵێ باش بزانم لە فستیڤالە ناوخۆیەکان چەند ڕازیت پێت باشە ئەم فستیڤالانە بەردەوام بێت وەکو هەمووکو ئەکتەر هەمووکو دەرهێنەرێکی سینەمایی تا چەند ینی گرنگی دراوە بە فیلمە سینەماییەکان و بۆ تا چەند هاوڕێتی و ڕفاقەت ینی نەخوێنراوەتەوە لە فستیڤالەکان لە ئێستاە پرسیارێکی زۆر هینە ئانەیە لەجێی خۆیەتی ئەم پرسیارە بەڕاستی من سوپاس دەکەم من هیچ کاتێک گلەی و گازندەم نییە لەوەی کە لە شوێنێکە و بانگێشت دەکرێم یا بانگێشت ناکرێم زۆر گرنگ نییە بەلامەوە بەڕاستی کە بانگێشت بکرێم سوپاس دەکەم حورمەت لە بانگێشتەکەیان نەگرم کە بانگێشت نەکرێم گلەیی ناکەم بەڕاستی ناچم گلەیش ناکەم لەوەی کە بەڵام هەنێشت هەیە پرانسیپە تۆ لەم پرانسیپە دەرمەچۆ تۆ فستیڤاڵی سینەماکەی کە فستیڤاڵی سینەماکەی ئەبێ سینەماکار وجودی هەبێ لەناو فستیڤاڵەکەدا بنەماکانی ئەم فستیڤاڵە لەسەر چیە بێ ئەوە ینی وەکو خۆتەڵەی سەرەکیترین بنەما تۆ بێ سینەماکار و ئەو کەسانن کە لە سینەمایە کارەکەن ڕاستە تۆ ئەچیت خەڵکێک بانگێشتەکەیت کە هیچ پەیوەندی بە سینەماوە نییە ئایا ئەم بانگێشتانە ئەم جۆرە کۆکردنەوەی خەڵکە تەنیا بۆ مارکێتینە بۆ قەرباڵغی و کۆکردنەوەی خەڵک و بینەر بۆ فستیڤاڵەکەت ئەمە خراپە سەر ئەو شتا سوپاس بۆخوا بەشێکی ئەوەمان بەشێکی ئەوەندە زۆرمان سینەماکار و ئەکتەری باش هەیە کە بتوانن قەرەباڵغێک دروست بکەن جگەلەوەش ناخۆ فستیڤاڵ خۆر بۆ سینەماکار نییە بەڕاستی بەتەنیا تۆ لە شارێکە بۆ شارێکی و سلێمانی کە فستیڤاڵێکی تیا بانجامەگەێنرێ ئەوەی کە حەزی بە سینەما بێتەوە فستیڤاڵەوە بەتەکید خۆیت خۆمە ڕێگری ناکرێ بەڵام کاتێک کە تۆ سینەماکار بووی لە مەجای سینەمای ئیشت کرد هەستت کرد لە پەراوێزایت یاخود پەراوێز دەخری خەڵکیش تر دەخرێتە پێشتەوە سوپاس لەمەشە هەر سوپاس بۆ خۆتان بۆیە میکانیزمی بەڕێوەبردننی ئەم فستیڤاڵانە بەڕاستی با دوورخینەوە لە مەسلەی گادەی شەوانە و کۆکردنەوەی کۆمەڵی خەڵک لە ناو فستیڤاڵەکانە بەپێی مەزاجی شخصی و بەپێی مەحسوبیەت و یعنی عیبە ینی بۆ سینەماکار بۆ هەموو بەڕێوەبەر ئیداریەکانی فستیڤاڵێک کە بیر لەوە بکاتەوە مەحسوبیەت بخاتە بەردەمی ئەم سێکشنە لە مەسەلەی میوانداریە ئەکتەر و مۆدێلێک جواب بکرێنێتەوە ینی بزانم حورمەتم هەیە بۆ ئەوانیش بەڕاستی بۆ هەموو تاک بە تاچێک من وەکو تاچێک قساکەم وەکو سینەماکاری قسە ناکەم بەڕاستی ئەم لە کاری هونەری ئەبێت ڕەچاوی ئەوە بکرێ ئەمە کاری میهانیە بەڕاستی من لە سندیکای هونەرمەندان دەوامەکەم بەڵێ بەرپرسی ناوەندی فیلمسازیم لەناو ئەو سندیکایە میهانیانە کارەکەم لەو شوێنی کە ئیژەکەم بەڕاستی حیزبیانە کار ناکەم لەو شوێنەیە ئەمە کارێکی خراپە ئێمە گەردانیشین حیزبیانە کار بکەین ئەبێ من مهنەکەم هونەرەکەیە
هونەرەکە لە پێش هەموو شتێکەوە بێ و پاشان دوای ئەوە گەر کارێکی حیزبیم هەیە لە شوێنێکی حیزبیە تەوزیفەکەم جێبەجێیەکەم. دەستە خۆش بکە گەڵگورد ئەمە ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووین هیوای سەرکەوتنە بۆ خوازم هیوادارم شەڵا لە بەرنامەی دیکەیە کاری باشتر ببینین شەڵا بۆ ئەم جارە فیلمێکی سینەمایی درێژش بەرهەم بێنیت هیوادارم ئیشەڵا. هەرچەنە من ساڵی 2024 پرۆژەی فیلمێکی درێژم هەیە ڕاستی کە دەمێکە خەریکیم لەگەڵ چەند هاوڕێیەکم ئێستا سیناریۆکەش گەڵاڵە بووە کە تەنیا ئەوە ماوەتەوە کە سەپۆرتێک کە سپۆنسەرێک کە لایەنیش پەیوەندیدار دامی فیلمەکەمان بکەن و فیلمەکە دروستکەین. زۆر باشە. هیوادارم ساڵی 2024 بۆ بەرهەمە تازە و بێمە خزمەتە. ئیشەڵا ئیشەڵا بەدڵنیاییەوە سەرکەوتوو بێ کاک هەڵگورگیان. زۆر سپاس بۆ کاک هەڵگورد ساڵح کابەڕێزیان ئەکتەر و دەرهێنەری سینەمایی بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون کە سۆباسمان کرد لەسەر گرنگی بەشداری فیلمە کوردیەکان لە ناخۆ دەرەوە کرد. دووبارە سوپاسی سەرەکیمان دووبارە سوپاسی تایبەتمان بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمان هەویری دەدانی فلۆرۆداینە تا پرۆگرامی کەترە شاد بن خواتان لەگەڵ بێت. ئەم بەرنامەیە بە سپۆنسەری هەویری دەدانی فلۆرۆداین پێشکەش دەکرێت.